بسم الله بەناوی خۆی گەورە میرەبان بە خێرهاتنیە مولایەکەین ئەمڕۆ یادی سیوێکی ئابەکەینەوانێ قبوڵی نەبوو حیزبێکی ئیژناکە قبوڵی نەبوو حیزبێکی کوردی لە هەولێری باڵا دەست بێت بە داگیرکراو ناوی دەبرد پەنای بۆ دوژمنە سەرسەختەکەی کورد برد دەستی گاردی کۆماری و لەشکری ئەروبەی گرت و هێنایەوە پارچە ڕزگارکراوەکەی کوردستان سیوێکی ئابە و خیانەتی پارتی پێی پینە نەکرا 28 ساڵی تەواو تێپەڕ دەبێت بەسەر ڕووداوی سیوێکی ئابی ساڵی 1996 ئەو ڕۆژەی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری پشتیوانی سوپای ڕژێمی بەعەز هەولێری پایتەخت و ناوچەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانی گرتەوە دەست سیوێکی ئاب بەلای بەشێکی زۆری خەڵکی کوردستانەوە وە خیانەت ناو دەهێنرێت بۆ پێی لە ڕێی هێزێکی کوردی بۆ پێی لە ڕێی هێزێکی کوردی دەست لەگەڵ ڕژێمەکەی بەعەز تێگەڵ دەکات و لەسەر سەختترین دوژمنی کورد بوون تا باڵانسی شەڕی ناوخۆ بە بەرژەوەندی خۆی کۆتایی پێبێنێت لە لای بەشێک لە لایەنگرانی پارتیەوە ئەو ڕۆژە وەک ڕۆژی شانازی ناو دەهێنرێت و پێیان وایە کاردانەوەیکی ئاسایی پارتی بۆ لە بەرامبەر هاوکاریکردنی سوپای پاسدارانی ئێران بۆ یەکێتی و پەلاماردانی چەندجاری هێزەکانی پارتی سیوێکی ئاب یەکێکە لە گەورەترین قۆناغەکانی هەڵکشانی شەڕی ناوخۆ ئەشمار دەکرێت کە تا ئەمڕۆژ بەڕوونی لە یادەوەریەکانی خەڵکدا ماوەتەوە بەپێی ئەو زانیارانی ئەو دەمە لە میدیای کوردی و عێراقی بڵاوکرانەوە لە ڕۆژی 22 تەمموزی 1996 واتە تەنها یەک هەفتە پێش پەلاماردانی هەولێر مەسعود بارزانی داوای کۆمەکی سەربازی لە ڕژێمی بەعەز دەکات هەرچەندە بەشێکی زۆر لە سەرکردەکانی یەکێتی بڕوایان و بەو جێڕانەوەی نییە و پێیان وایە قەبارەی هێرشەکە دەری دەخات کە پەلامارێکی بەرنامە بۆ داڕێژراو بووە چەند مانگێک لەمەوە بەرکاری لەسەر کراوە و هێزی سوپای بەعەز کە بەشداری پەلاماردانەکە دەکات یەکێکە لە ڕاهێنراوترین و ئامادەترین بەشەکانی سوپای عێراق کە پێشکەوتوترین چەکی ئەو سەردەمایە لە دەستا بووە سیوێکی ئاب لەسەر ئاستی دنیا بووە هۆی شێوانی وێنەی ناو و ناوبانگی کورد کە هەمیشە وەک گەلێکی ستەم دیدە و زوڵم لێکرا و تەماشا کراوە بە درێژایی مێژوو غەدری لێکرا و بچووکترین مافەکانی پێڕەوا نەبینراوە سەرکردەکانی کوردیش هەمیشە لە سەردەمی شاخ و شۆڕش باسییان لەوە دەکرد کە داگیرکرانی کورد هیچ دەرفەتێکی بۆ کورد نەهێشتۆتەوە تا حکومڕانی خۆی بکات خۆ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەو دەرفەتە بڕەخسێت و ئەوا دەبێت بۆ هەموو جیهانی ئیسپات بکەن کە چۆن دەتوانن خود مختاری خۆیان بکەن و گەلەکەیان بەڕێوە برن سەرنجام ڕاپەڕینی بەهاری 1990 ئەو دەرفەدەی ڕەخسان و کورد لە کوردستانی عێراق بۆ بە حاکم و بەڕێوەبەری بەشێک لە ناوچەکانی خۆیان بوون بە خاوەنی حکوومەت و پەرلەمان و لەشکری تایبەت بە خۆیان لە ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیش هاوسۆسی زۆر بۆ کورد پەیدا بوو بەڵام هەموو ئەوانە تەنها بۆ چەند ساڵێکی کەم بەردەوام بوون بە هەڵگیرسانی شەڕی ناوخۆ دواتر ڕوودانی کارەساتی سیوێکی ئاب و هاوسۆزی و تێڕوانینەکە ئیجابیەکانی جیهان بەرامبەر کورد بە تەواوەتی گۆڕا ڕاستی قسەی دوژمنەکانی کوردیش سەلماند کە هەمیشە وتویانە کورد و سەرکردەکانی هی ئەوە نین بتوانن حکومڕانی خۆیان بکەن شەڕی ناوخۆ بەگشتی توانای سەرکردەکانی کورد بە تایبەت پارتی یەکێتی خستە ژێر گومانی پرسیاری زۆرەوە لە چارەسەرکردنی کێشەکاندا بۆ دەبێت شەڕی کادیرێکی پارتی لەسەر چەند زەوی و پارچەیەک دوکان شارۆچکێکی بچووکی وەک قەڵاتجێ بێتە شەڕێکی گەورە و سەرتاسەری نێوان دوو حیسب کە بە هیچ شێوێک نەتوانن بەسەری دازاڵ بن لە نێو کۆمەڵی کوردەواریش ڕووداوی سیوێکی ئابتا ئێستا وەک ڕووداوێکی مێژوو ئاسان ناو تەماشا دەکرێت لە لای حیزبەکانی دەرەوەی پارتی و دەستگا و دامەزراوە یاساییەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەڵوێستە و هەڵسەنگاندنێکی جدی بۆ نەکراوە بەڵکو بێدەنگی ئەوان پێگە و دەسەڵات و هەژمونی بەکەرانی سیوێکی ئاب ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر کردووە بارزانی کە سەرپەرشتیاری ڕاستەوخۆی ڕووداوەکانی سیوێکی ئاب 1996 بوو لە جیاتی ئەوەی لێپرسینەوەی یاسایی لەگەڵدا بکرێت و ڕوبەرووی دادگا بکرێتەوە کەچی بۆ ماوەی 12 ساڵە سەرۆکی هەرێمی کوردستان بوو و حیزبەکەی لە جیاتی ئەوەی ڕوبەرووی سزا بێتەوە کەچی تا ئێستاش لە هەرێمی لە هەڵبژاردندا دەنگی یەکەمی هاوڵاتیانی هەرێم بەدەست دێنێت و کۆنتڕۆڵی جونگە گرنگەکان و هەستیارەکانی هەرێمی کوردستانی کردووە لێرەدا و پرسیارە دێتە ئاراوە ئایا ئەگەر سیوێکی ئاب لە ناو گەلێکی تر غەیرە کووردا ڕوو بدات ئەنجام دەرانی هەمان ئەو دۆخەیان دەبوو کە ئێستا پارتی و سەرکردەکانی لە هەرێمی کوردستان هەیەە بەڕق و تووڕێی و گەل دەکەوتن و وانەیەکیان دادەدان کە بۆ هەتا هەتای هیچ کەسێک بیر لەو شتە نەکاتەوە سواستانەکەم